بەناوی خۆی گەورە و میهرەبان بیرەرانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ. بینەرانی پەیامی ڕۆژمن زار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم. ئەمڕۆ هاتمەوە خزمەتان بە پێشکەشکردنی جۆرێکی نوێ لە خواردنی ئەمڕۆشمان لێنانی قازە. من نیوەی قازێکم ئامادەیە، هیوادارم جێگەی سوود بێ. نیوەی قازێکم ئامادەیە. خۆتان ئەزانن کە قاز بۆتم بڵێن ئەو پەلەوەرە کوردیانە زیاتر وریایی ئەوێ لە کاتی لێنانە، لە بەروی هەندێک جار هەندێک شت جێ ئەمێنێ ئەبێت کابانی خۆشەویست خۆی ورتر خەریکی پاکردنی بێ. خۆشەویستان وەک ئاماژەم پێکرد من نیوە قازێکم ئامادەیە، هەروەکو زانیاریش بۆ ئێوەی خۆشەویستان ئەگەر ویستان قاز دروستکەن باشتر وایە چەند کاتێک بڵێن لەناو مجەمیدە یاخود لەناو فلێزەر بمێنێتەوە پاشان دەربهێنرە و ئەمجاکە ئامادە بکرێ. وەزانیارێکی تریش بۆ بینەرانی خۆشەویست، قاز عادەسەن مێینەی قاز گۆشتەکەی بەتامتر و چێژی زۆرترە. خۆشەویستان ئێستش لەگەڵم بن بە دەستکەین بە ئامادەکردنی قازەکەمان. من پیازێکمەوێ، عادەتەن ئەم پەلەوەرە کوردیانە پەلەوەری خۆماڵە بڵێم خۆمانە بڵێن زۆر پێویستی بە بەهارات نییە بۆ ئەوەی تام و بۆنەکەی لە دەست نەیە. من پیازێکم پێویستە سەرەتا. ئشکەوێتە سەر ئەو کەسەی کە ئامادەی ئەکایانی خۆی حەزی ئەگەر لە بەهارات بێ ئەتوانێت بەهارات بەکار بهێنێ. ئێستا کەمێک ڕۆن، یعنی هەر ئەوەندە کە بڵین بنی مەنجەڵەکە وشک نەبێ، هەر ئەوەندە کەمێک ڕۆنم بەکار هێناوە لەگەڵ یەک پیازە جوان. پیازەکە زەرد بوو، دانە قازەکەی تێیەکەین تا تۆزێک تام و بۆنی پیازەکە بگرێ، پاشان کەمە کەمە ئاوی بۆ زیاد دەکەین و خۆی بۆ زیاد دەکەین. ئێستا من پیازەکەم خەریکە ئامادە بێ. دەست دەکەم بە هۆی کە قازەکە وردە وردە زیاد بکەم. وەک ئاماژەم پێکرد من نیوەی قازێکم بەکار هێناوە. بەتایبەتی لەم وەرزە ساردانەیە کە وەرز سار دەبێ، عادەتەن ئەم خواردنانەی کەوزەیان زۆرە، واتە چەوریان زۆرە، بەکارهێنانیان هەم خۆشە هەم جەستەیەنیش ئیسفادەی لێ ئەەکەی. ئێستا من کەمێک خوێ بەکارهێنم، من وەکو خۆمان حەزم لێ نییە بەهارات بەکاربێنم بۆ ئەم پەلەوەری خۆماڵی، تەنها کەمێک خوێ بەکارهێنم. یەک تۆست سیری بۆ درێژ، پاشان ئاوا کەم ئادام لێ ئەبێ. لەبەر قاز قەل مریشکی خۆماڵی کەڵەشەری خۆماڵی ئەمانە کاتێکی زۆریان ئەوێ لە سەرەتای لێنانێنەوە تۆزێک هەرچەند دەستکاریکی کێشە نییە، بەڵام کاتی کوڵان نابێت زۆر ئەمدیری و کرێ لەبەرەوەی گۆشتەکەی هەڵمەشێ. من ئێستا سەری مەنجەڵەکەم ئەگرم،
هەتاوەکو تۆزێک لەگەڵ پیازۆڕۆنەکەی کە بۆم ئامادە کردووە تۆزێک تامەبوونی یەک بگرن پاشانیش کەمێک سوور بێتەوە پاشان ئاوی گرم بە پێویستی نەک لە پڕەکە زۆر ئاوی زۆری تێ بکەی کەمە کەمە ئاوی گەرمی بۆ زیاد دەکەم بینەرانی خۆشەویست ئێستا ئەوە تقریباً دەدەقەیەک ئەبێ قازەکەمان لەگەڵ ئەو پیاز و ڕۆنەی کە وردم کردەوەی شتم لەبەرەوەی قاز چەورە تەنها یەک کەمێک ڕۆن لە بنی مەنجۆڵەکە ئەین ئەوەندە کە پیازەکە نەسووتێ تقریبی چارەکێک ئەبێ دەدەقە یعنی چارێک ئەوەندە ئەبێ قازەکەمان بەسەرەوەیە ئەوەتە جوان قازەکە سوور بۆتە ینی ڕەنگی گۆڕاوە عادەتەن قاز کاتی ئەوێ تقریباً 3 ساعات 2 ساعات و نیمی ئەوێ ئەویش بە ئاگرێکی هێواش بەڵام سەرەتا لەبەرەوەی هەم بۆن ساردینەیە من ئاوا ئامادەی ئەەکەم ئێستا من یەک پیازم ئەوێت بە ساقی ئەیکەمە ناوی لەبەرەوەی وتم کاتەکەی زۆرە ئەو پیازەی کە وردم کردووە ئەتوێتەوە یەک دانە پیازی ساق زیاد دەکەم لەگەڵ یەک دانە لە گەڵای غار ئەمە زۆرە لە دوکانی بەهاراتەکان یەک دانە گەڵای غاری بۆ زیاد دەکەم بەلایانی کەمەوە یعنی 2 ساعات و نیم هەتاوەکو 3 ساعات کاتمانەوێ بۆ ئامادەکردنی قازەکە من ئێستا ئاوی گرمم هەیە یعنی ناکرێت لە پڕ ئاوێکی زۆر بەکار بهێنین یعنی کەم ئاوی بۆ زیاد ئەەکەین و لەگەڵ ئەوەشتا ئاگرەکەی بۆ کەم ئەەکەین ئێستا من ئاوەکە بەکارەهێنم هەر تەنها ئەوەندە کە سەری گۆشتەکە بکەوێ یعنی زۆر نە هەر تەنها ئەوەندە کە سەری گۆشتەکە بکەوێ زۆر گرنگە کە ئاوەکەیشمان گەرم بێ خۆشەویستان وەک ئاماژەم پێ ینی گۆشتی قاز چەورە من تەنها یەک تۆز لە زەیتم بەکارهێنا ئەوتە دەبینین خۆی ڕۆناوێکی زۆری یاوەتەوە ئاگرەکەی بۆ کەم ئەەکەین لەبەرەوەی بە ئیسراحەت نەرم بە خۆی بکڵێ ئێستا من ئاگرەکەی بۆ کەم ئەەکەم ئینشاءالله دوای 2 ساعات و نیم شتێکی تر ئاوا ئامادە ئەبێ عادەتەن ئەو چێشتانەی کە ئاگریان کەمترە بەتامترن هەرچەند هەندێک جار ئامادەکردنی خواردن زیاتر لەوەی کە سەلیقە بێ هەندێک خانم دەڵێن دەستاویشە خۆشەویستان ئینشاءالله کە قازەکە ئامادە بوو دێنەوە لاتان بەڵێ خۆشەویستان وەک ئاماژەم پێکرد قازەکەمان بەلایانی کەم 2 ساعات و نیمێک هەتاوەکو 3 ساعاتێک کاتی ئەوێ ئەویش ئەگەر قازەکە بڵێن ناسک بێ بڵێن قازێکی ئەوە نەبێت تەمەنی هەبێ 2 ساعات و نیم هەتا 3 ساعاتێ لە بەرێمە ئەگرەکە کز ئەەکەین ئەگەر ئاگرەکەی هێواش بێ نەرمتر و جوانتر ئەکڵێ ئێستەیش سەیری ئەەکەین بزانین ئامادە بووە پێر ئامادە بوو پێشکەشی ئەەکەین ئێستا سیر ئەەکەین جوان خۆی ڕۆنێکی زۆری یاوەتەوە ئەمە حەزی لێ هەیە حەز ئەکات بڵێن ئاوی قازەکە بخوا ینی بە ئاوە پێشکەشی ئەکا بەڵام هەیشە حەز ئەکا سوور بێتەوە حەقات من وا حەزمان لێیەتی لەناو ئەو ڕۆن و ئاوی خۆیان جوان سوور بێتەوە لەبەرەوەی وا تاموچێژی زیاترە ئێستا قازەکەم خەریکە ئامادە ئەبێ بۆ خواردن هیچێکی وای نەماوە جوان حازر بووە ئامادەی بۆ پێشکەشکردن
بەڵە خۆشەویستان ئێستش قازەکەمان ئامادە بووە ئەیهێنم حقت ئامادەکردنی ئەم جۆرە خواردنانە کاتێکی زۆری ئەوێ ئەوتە ئەگەر کامێرە هاوکارم بێ خۆی ڕۆنێکی زۆر یاوەتەوە گەر بیرتان بێ سەرەتاوەتم چەند پیازێکیش بە ساغی ئەتوانین لە ناوی بکەیت وەتە هیچ ئاسەواری پیازەکە نەماوە لە بەروی کاتێکی زۆر بەسەرەوەیە ئێستا ئامادەیە پێشکەشیەکەین هیوادارم سوودی لێ ببینن حقت ئامادەکردنی ئەم جۆرانە بۆ نمونە تەنها ئەوەی ئەتوانین فکرە لە یەک وەرگرین من حەزیشم لێتی زیاتر ئەو شتانە ئامادە بکەم کە خواردنی سەرەکی ینی ڕۆژانە ینی ئەمە بەکاریان نەهێنین بۆی بتوانین سوود لە یەکتری وەرگرین حقت ڕۆنێکی زۆر زۆر یاوەتەوە وەک ئاماژەم پێکرد بۆی قازێکی بەچێش ئامادە بکەن بە ئەو قازەی ئەیکڕن قازی مەی نەبێ حقت بەتامترە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی خوانی ئەمڕۆمان کە تقریبا 2 ساعت و نیو هەتا 3 ساعتێکی وێ لەسەر ئاگرێکی هێواش بقڵێ هیوادارم توانێت بێتم سوودێکم پێتان گەیاند بێ تا بڕگەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ